دایکی چوار کوڕی ئەنفالکراوە و لە تەواوی خێزانەکەی بەتەنیا خۆی ماوەتەوە. هێشتا زام و برینی مەرگەساتی بەناو ئەنفال لە هەناوی ئەم خاتوونەدا نوێیە. بەوتەی خۆی تا ئێستا هیچ لایەنێک نەیتوانیوە قەرەبووی ناسۆرەکانیان بکاتەوە. چوار کوڕە بیچکەڵەمە گەویا ئیسا عەمری 40 ساڵە ئەوە بیچکەڵەوە لێم بەربووی خۆمی لە نوگرە سلمان هاتمەوە. بەچی ئەژیت لەگەڵ کێ ئاژیت؟ ئام لەگەڵ کوڕ خەڵکە. خانی خۆتێن یانی؟ بەڵا وەڵای خۆمە دوڕحی بۆ کرێکایی دەست خۆم سەر. لە دوای 32 ساڵ بەسەر شاڵاوی بەناو ئەنفالدا کە سوکاری ئەنفالکراوان و تاقانە بە جێماوەکانی ئەنفال بە دروستکردنی پەیکەرێک قەرەبوو دەکرێنەوە. پەیکەری دایکی ئەنفال وەک ڕەمزی قوربانیانی ڕووداوەکە لە سنوورەکە دروست کراوە لە کاتێکدا بە سەدان دایکی لە ئەنفال بەجێما و جەرگ سوتاو هێشتا قەرەبوویەکی هاوتە بە ئازارەکانیان نەکراوەتەوە و بەدەست سەختی بارودۆخی ژیان و لاوازی باری مادیانەوە دەناڵێن و بە چەندین مانگ موچەکانیان دوا دەکەوێت. ئەوەی بۆ ئەنفال و لە پێناوی ئەم خەڵکایت هیچ وایە نەکرێ بۆ خەڵک پێ ئیسا ئێمە زیندانی سیاسی بینە تا ئیساکە بۆ بڕێکی کراوە بۆ بڕێکی نەکرا بەخوای ئێمە دینارێ وەرناگرین. وەڵا کردیانتە 2 مانگ جارێ وەڵام مانگۆ مانگ بیدەن باشە بەس 2 مانگ جارێ وەڵاهی ئەتا فەلاکەت بەشەکە ڕاستە نەگەڕەکە برای باوکم قەرەبوو کردێتیوە بەس ئەوەی نەکردێتەوە کە ئێمە خەسارەکە ئێمە بژمێری ڕاستە نەگەڕەکە وایەمانێ براکەم وەڵا ئەوەی نەکردە هەناسەکەم. وەڵای داواکاریمانەوە تا زانمان ساڕێژکەن ئێمە هەتا ئیستا من خۆم یەکێکم لەوانە وەکو ژنە کراوەتە شەید پیاوەکەم چەکدار بووە هەتا ئیستا خانم بۆ نەکرا کۆمەڵێکین ئێمە هەتا ئیستا خانوشمان بۆ نەکرا بژێوی ژیانمانیش ڕاتبەکەش کراتە 2 مانگ 3 مانگ جارێ بەشمان ناکە. وتەبێژی کۆمەڵەی زیندانیانی سیاسی ئەنفال دەڵێت لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق هیچ لایەکیان نەیانتوانیوە داوا سەرەکیەکانی کە سوکاری ئەنفالکراوان جێبەجێ بکەن کە بریتیە لە هێنانەوەی ڕووفاتی ئازیزانیان لە بیابانەکانی عەرعەر و نوگورە سەلمان و بە سزاگەیاندنی تاوانبارانی شاڵاوەکە کە لە جاش و مستەشارەکان پێک هاتبوون. بەڵێ ئێمە وەکو کەسوکاری سەربەرزی ئەنفالکراوان نەخێر تاکو ئێستا هیچ کەس لە حکوومەتی هەرێمی کورسان نا حکوومەتی عێراق ئەو داواکاریان بەجێ نەهێناوەکەوە داواکاری سەرەکی کەسوکاری ئەنفالکراوانە ئەویش بەجێ گەیاندنی تاوانبارانی کەیسی ئەنفال و هەمیش هێنانەوەی ڕووفاتەکان لە باشووری عێراق کەوا جێگای مەنزڵگەی ئازیزانمانە لەوێ ئێستا. لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێم نەیتوانیوە قەرەبوویەکی شایستەی کە سوکاری ئەنفالکراوان بکاتەوە و بەشێک لە خەم و ئازارەکانی ئەو تراژیدیایەیان بۆ بڕەوێنێتەوە. تەنانەت ناشتوانێت شایستە داراییەکانیان کە موشەکانیانە لە کاتی خۆیدا پێ بدات هاوکات نەشیتوانیوە تەواوی تاوانبارانی کەیسی ئەنفال ڕاپێچی دادگا بکات کە ئێستاشی لەگەڵ بێت بەشێک لە جاش و مستەشارەکانی بەشدار لە شاڵاوەکانی ئەنفال ژیانیان لە کەسوکاری ئەنفالکراوان خۆشترە. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.